بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. دیبلۆماسیەت یەکێکە لە پایە گرنگەکانی حکومڕانی و دەسەڵات و دەسەڵاتی تەندروستی. ئایا هەرێمی کوردستان و حکومڕانانی توانیویانە لە ڕێی دیبلۆماسیەت دەستکەوت بۆ گەلی کورد بەدەستبێنن لە دوای ساڵی 1992ەوە کە کوردستان لە چوارچێوەیەکی بچووک بوو، بەڵام ئێستا کە 2018 و لەبەر لەو ساڵش کوردستان بەڕووی جیهاندا بە شێوەیەکی بەرفراوان ڕووی تێکرد بوو، بە تایبەت بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم. ئایا توانیمان ئەو وەفدانەی کە دێنە هەرێمی کوردستان وە گرنگترینیان کردنەوەی قونسوڵخانەکان بوو لە هەرێمی کوردستان بەدەستکەوت بۆ هەرێمی کوردستان بشتێتەوە و لەی ڕووی دیبلۆماسیەوە بەهێز بین؟ لە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق هەموو کات دانوستان یەکێک بووە لە هۆکارەکانی لێکنزیکردنەوەی لایەنەکان. توانیمان لە ڕووی دیبلۆماسیەتێکی دروست ئەم دانیشتانە بەدەست بە دەستکەوتی زیاتر بۆ گەلی کوردستان بەدەستبێنن؟ ئەم بابەتە تەوەرەی گفتوگۆی بەرنامەی لە پایتەختەوە دەبێت و بە خێراتن لە میوانەکانم دەکەم. زۆر بەڕێز مامۆستا سەلیم کۆیی، بەرپرسی پەیوەندیەکان و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، زۆر بەخێربەی. دکتۆر سابیر ئیسماعیل هەمزە، ئەندامی جڤاتی گشتی بزنەوەی گۆڕان، مامۆستای زانکۆ، زۆر بەخێربەی. لە پرسیارێک دەست پێ دەکەم کە ڕەنگە زۆر جار گومانمان لێی هەبێ و زۆر جار پرسیارێکی کلاسیکە بەر لە دیبلۆماسیەت ئەو سیاسەتەی کە پەیڕەو دەکرێت لە هەرێمی کوردستان بە تایبەت بۆ گفتوگۆ و دانوستاندن دەتوانرێ پێی بگوترێت سیاست یان ئەگە سیاست ناوی چی لێ بنێ؟ ڕێبەنای خۆی گەورە و میهرەبان، سوپاس بۆ دەرفەتە. پێش هەموو شتێک دەبێت ئێمە خوێندنەوەی واقعیانە بۆ ئەم هەرێمی کوردستانە بکەین. ئێمە پێگەی هەرێمی کوردستان لە دوای 91ەوە لە دوای ڕاپەڕینەوە پێگەیەکی گرنگ بوو بەنسبەت وڵاتانی ئەوروپا و بەنسبەت هاوپەیمانانەوە، ینی پێگەکەی خودی پێگەی جوگرافیەکەی مهم بووە. کوردیش لە ماوەی چەند ساڵانی ڕابردووە کە سەوسابەوە کوردیش باوشی بۆ ئەم پێگەیە کردبەوە حەقەتەن. بەڵام بەهۆی ئەوەی کە ئەم دوو دەسەڵاتە یەکێتی و پارتی دەسەڵاتیان گرتە دەستەوە، هەر لە سەرەتاوە لە بسمیلای هەڵبژاردنەوە کەوتە کێشە و سیراعێکی زۆر لەسەرەوەی کە چێ بردوتیەوە هەتا چێنێ بردوتەوە چێ دۆڕاندووی لەسەرەوە پێک نهاتن، ناچار دابەشیان کرد. لێەوە سەرەتای نەهامەتیەکان لێەوە دەستی پێ کردووە. چونکە پێش هەموو شتێک دیبلۆماسیەت بۆ چی دەکەی؟ دەبێت بۆ شوێنێکی بکەی کە ناوێکی هەبێ، کیانێکی هەبێ، بۆ جغرافیەکی هەبێ، پێگەیەکی هەبێ. ئەم ئێستا هەر وڵاتێک بۆ نمونە ئەمریکا کە دیبلۆماسیەت لەگەر هەر شوێنەکە دەکاتەوە، لەبەرەوە پێگەکەی گرنگە یەکێکە لە وڵاتە زلهێزەکان، لە هەموو شوێنێک ئەگەر مەترسیان نەبێ زیاتر باوەشی بۆ دەکاتەوە. هەرێمی کوردستان یەکێک بوو لەوانەی کە لەبەرەوە پێگەکەی زۆر گرنگ بوو بەنسبەت ئێران، بەنسبەت تورکیا، بەنسبەت بوو بەرنامەی دووەم لەگەڵ عێراقە کە بۆ لێدانێتی ئەم پێگەی پارێزراو. وەکو ئەمریکیەکان دەڵێن لە دوای 91ەوە ئێرە ئەگە دەمانچەیەکی پێ نەبووە کەس بۆی نەبوو تەماشای بکە، کەس بۆی نەبوو تەعادای لێکە، بەڵام هەموو ئەوانە بۆ خۆمان کردمە شەڕی ناوخۆ هێنانی هێزەکانی دەوروبەر، کوشت و کوشتار، نائیداری و ئەوەی لێرەش بوو. یعنی ئەم دەسەڵاتات و سەر حازری، چکە حکوومەتی عێراقی لە ڕووی دامەزراندنیەوە لێرە پێگەیەکی گرنگی بوو لە ڕووی پێکاتەی اقتصادی، ینی پێکاتەی شارەوانی، ینی هەموو ئەوانە گەورەترین بارەگان لێرە بوو. ینی بۆ نمونە لە ڕووی تعمیراتی ئەم هەرێمە کە پەیوەندی بە شەڕی عێراق و ئێرانەوە بوو لە هەولێر بوو پێگەکانی، هیچ کەشی لە بەسرا هەبوو. ئەم جارە ڕووی چەک و ئەسلحەوە، ئەم هەموو چەک و ئەسلحەی حکوومەتی عێراقی ماوەی 8 ساڵ هەموو کەوتە بەردەستەوە. بۆیە لە ڕووی اقتصادیش کەمی نەبوو لەو کارەبا لە حکوومەتی عێراقیەوە داهات ئەمانە وتیان بڕنێمە نامانەوە. یعنی وایان کرد کە ئیدارەی ئێرە ئەوەی کە لێشی بوو دەستیان بە تاڕان کرد، بردیان بۆ ئەودی کاتە پێگەکەیان بارودۆخەکەیان بە شێوازێک لێکرد هەتا هاوپەیمانانیش لەسەرەوە بەجوابات کاکە ئەم هەموو ئەشەیە بۆ دەبەنە ئەودی و ئەمجا ئەوەی کە کەرەسەی خاو لێرە بووە، ئەمە سەدی بێخمەیە، ئەمە کۆمەڵێ مەسەلەی ئیشغال و شۆفەر و گرێدەر و هەرچی هەبووە، یعنی هەتا وای لات شوشەی زامی پەنجەرەکانیشان بزە تو ئێرە لە ڕووی خەستەخانە و لە ڕووی مەکتەب و لە ڕووی هەمووانە پێویستیت بە هیچ نەبووە، ئەوانە هەبوو هاتوۆتی سەر حازری، ئەم حازریشیان لە بین برد. ئەمە وای لێکرد پێگەی ئێرە زەعیف بێ.
دوایی خاڵیچکەی کە زۆر گرنگ بوو مەسلەی ڕێکخراوەکانی دەرەوە زۆر بەپەرۆشۆداتن بۆیە مەسلەی جینۆساید ئەنفال مەسلەی هەڵەبجە ناوی گەورە هەبوو کە ئەو کاتە هیچ وێنەی نەبوو لە دوای هێرۆشیما شتیوانە بووە ئەمە پێگەی هەرێم بوو ئەمانە شاتن هەمیان دابەش کرد ئەمە ئەسڵان هەموو بۆ حیزب و پێگەی حیزب و ئەمانە نەیاندایە خەڵک ئاودان شوێنەکان ئاودان نەکرا کەواتە دوای ئەوەش کە دوای نەمانی سەدامیش هەموو ئەو پێگانش لەدەسترا ئەمە ئەگە وڵاتان قسەشی لەسەر نەکەن بە چاویچکە تەماشای دەکەن کە ئەم دوو لایەنە لایەنی دامەزراوە نین بێن وڵات ئاوەدان کە ئەوی تێکچۆ ئاوەدانی کەن ئەو شوێنانەی وەکو بڵێ ئەو برینانەی لە جەستەی کراوە ساڕێژی کەن کەواتە ئەگەر بەڕوونیش ئەوان باز نەکەن لە نێو خۆدا نابەتاکیت ئەو ئاشکرایە و تەقریرانە دیارەکە نردویان ئێستا بڕۆ هیمۆن ڕایزۆش بزانێت چی لەسەر ئێرە نووسیوە کە چیان کردووە لێرە چ کراوە ئێمە ئەسڵان ڕوبعێکی ناسانی ئەو خەڵکار نەیدەزانی هەر چاوەڕیان دەکە دەی ئەم جارەنا ئەم جارە ئەم یاریمەتێنە ئەم ڕێکخراوەنە ئەم ڕێکخراوە هەتا بووینە خاوەنی نەوتی خۆشمان هەر هیچ خەڵک سوودی لێ نەبینی بۆیە پێگەکە لە دەست درراوە ناشیرن کراوە لە لای UN ناشیرن کراوە لە لای کۆمەلگەی نێودەوڵەتی ناشیرن کراوە چکۆوان باش دەزانن یعنی هەندێک ڕێکخراو ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ڕێکخراوەکان کە کۆمەچیان بۆ ئێرە دێنا ئێمە هەندێکمان ئێمەش وەکو لایەنێکی ئیسلامی لە زاخۆ وەرگرت دوای بردمان دابەشمان کرد گەیشتە ڕانیە گەیشتە هەڵەبجە و مەنتیخانە زۆر پێیان سیر بوو یان ئێمە ساڵێکە دابەشەکەی نەگەیوێتەوە مەنتیخانە چۆن ئێوە گەیوەتە ئەوێ ئێمە باڕاستی چەند لۆریەکیش بوو یعنی هەمووی 7 لۆری 8 لۆری بوو بەڵام دابەشمان کردەوەوان هەر بردویان بۆ مەقڕ و دایانە پێشمەرگە و سەرفیان کرد و لە شوێنی کە و فرۆشتیانەوە و خەڵک لە بازاڕی ڕەشدەی کڕیەوە بەگرانەوە بوو بخۆ دەزان ئەمانە وای لەوە کرد کە پێگەی هەرێمی کوردستان زۆر بە شێوەیەکی ناشیرن تەعاملی لەگەڵ بکرێ یعنی دوای نەمانی سەدام وا بێرە گوتراکە ئەمریکیەکان وتیان کاکە ئێوە بۆ خۆتان شەڕی ناو خۆتان کردو ئێوە بۆ خۆتان هەرێمتان ئاوا لێ کردو ئێمە وەمان لێ نەکردو ئێستا دەبێت بێن بە بەشداری حکوومەتی عێراقی بکەن ئێمە کوڕ و کچی خۆمان بە بەلاش بە کوشت نەتاوە یانی بێتە ئەم مەوزوعەوە یعنی ئەوان ناسەر بکەی ئەوات پێ بڵێ لەگەڵ ئەمان ڕزگاریان کردو ئەمان نەبوونا تو هەر لەو دی بوو ئەوان نەبوونا حکوومەتی عێراقی ئێری چۆن داگیر کردبوو هەر داگیری کردبوو کەواتە نەقەدری ئەوان زانرا و نەقەدری ئەم هەرێمەش زاندرا کە ئەم ئیدارەیە بەم هەموو چوارچێوە بەم هەموو ئەمنیەتەوە بکەوێتە بەردەست ئەتو ئاوای لێ بکەیت ئەمە حالەتێکی بەبستمەوەی حالەتێکی زۆر خراپ بۆ ناشرینکردنی پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ دەرەوەە ئەم جەبەی چۆن بینای کێوە ئەوش پرسیاری لە ڕەنگە لە کۆتایەکەی ڕێگە سارەسەر باز بکەین کاکتۆر دووبارە بەخێر بێ بێگومان دیبلۆماسیەت لە ئێستادا بە زانست دەناسرێ و لە ڕووی ئاکادمیەوە لە زۆربەی وڵاتان بە ئەکادمی دەخوێندرێ بە تایبەت ئەوانەی کە بەرپرسیارەتیان لە وڵاتەیە لە وڵاتی ئێمە بەرپرسەکان ئایا ئەویان بە زانست وەرگرتووە بە شتێکی گرنگیان وەرگرتووە کە دیبلۆماسیەت بەکاربێنن لە پێناو بەرژەوەندی گشتی نەک حیزبی و کەسی سەرەتا بە ناوی خوای گەورە دواتر سەڵاوی خوای لە بەڕێز و کاکە سەلیم و سەردەم کارمەندانی کەناڵی پەیامی ئاشتی و سەردەم بینەرانی ڕاستیدا دیبلۆماسیەت ئەمە یعنی وشەیەکە واتای زۆر هەڵەگرێ بۆ ئەو کەسانەی کەوا زۆر یعنی ئەو پەرتوکانە خوێندێتەوە کە دەربارەی دیبلۆماسیەت نووسراوە بە تایبەتیش هەتا ئێستا من سەیری یەکەم زیاتریان بە زمانی عەرەبی و تەبعاً زمانی ئینگلیزی کەم تاکە بە زمانی کوردی نووسراوەتەوە بۆیە ئەمە دیسان لێرەدا ئەمەش هۆکارێکێکەوە ملەتی کورد یا بەرپرسانی کورد هەژاریان پێوە دیارە لە بابەتی دیبلۆماسیەوە دیبلۆماسیە خۆی ڕێخۆشکەرە وەکو بەڕێزت فەرموود بەڵێ دیبلۆماسیەت زانستە و بە تایبەتیش ئەم زانستە لەوەتی مرۆڤ پەیدا بووە ئەم زانستە هەیە بەڵام بە پێی بار و دۆخەکە و شوێنەکان ئەم زانستە پێش خراوە ئێستا کە هەر وڵاتێ ئەگەر دیبلۆماسیەتی نەبێ ئەم وڵاتە بە وڵاتێکی پاشکەوتودا دەندرێ وڵاتێکە ناتوانێت پەیوەندیەکانی لەگە وڵاتانی تر لەسەر جۆرەها بنەما دروست بکە چونکە پەیوەندیەکان یەک زۆر نین تۆ پەیوەندی سیاسی هەیە پەیوەندی ئاینیت هەیە ئیتر لە ژمار نایە پەیوەندیەکان ئەگەر تۆ دیبلۆماسیەتت نەبێ من وتم دیبلۆماسیەت بە واتای ڕێخۆشکردن دێت تۆ چۆن دەتوانی ڕێگا خۆشکەی بۆ خۆت لەگەر وڵاتی بۆ ئەوەی بتوانی پەیوەندی سیاسی پەیوەندی ئابووری پەیوەندی ئاشتی دەنێوان خۆت و ئەو وڵاتەی دروست بکەیت باشە ڕەنگە بەرپرسان زۆر زار باز لەوە دەکەن کە ئەزمونێکە بە ئەزمونی سەرەتایی ناو دەبن دەتوانن برین لە ڕووی دیبلۆماسیشەوە
سەرچاوی وا لە بەردەست نەبووە کە خۆیان پێ بگەنیان خۆیان نەیانویست و دیبلۆماسیەتیان بگاتە و ئاستەی کە لە بەرژەوەندی گشتی بێت چونکە زۆر جار باز دەکەن کە ئەوان لە ڕووی دەستکەوتی کەسی و حیزبی لە لووتکەدان بەڵام بۆ بەدەستێنانی دەستکەوتی گشتی لەوەدا کێشەیان هەیە. بەڕاستی پرسیارێکی جوانە لەبەر ئەوەی لایوان دیبلۆماسیەت من ناڵێم هەمویان نازانن خەڵکی ژیر و زیرەکیان تایە بەڵام وا دیارە ئەو خەڵکانە گویان لێ ناگیرێ یاخود هەر ئەو بەرپرسانە لەبەر بەرژەوەندی خۆیان گوێ نادەن بەم جۆرە دیبلۆماسیەتەی و ئەو دیبلۆماسیەتەی ئەوان بەکاری دێنن تەنها دیبلۆماسیەتێکە بۆ حیزبەکەیانە و لە خواری حیزبەکەشیان بۆ هەندێک کەسی ناو حیزبەکەیە بۆیە دەبینین کورد خاوەنی دیبلۆماسیەت نییە وەکو میلەت وەکو هەرێ یا هەر شتێکی تری کیانێکی ناولیدنی ئێمە نمونەمان بۆ ئەم بابەتە زۆرە بۆ نمونە ئێمە کاتێک کە ریفراندۆممان کرد ریفراندۆم خۆی بەڕاستی پشت دەبەستێتە سەر ئەوەی کە تۆ تا چ ئاستێک دیبلۆماسیەتی لەگەر وڵاتان هەیە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە پێویستیت پێ دەبواتە پشتگیریت دەکەن یاواتە یعنی بەرهەڵسکاریت ناکەم بۆ ئەوەی وڵاتی لە جاتی ئەوەی بەرهەڵسکارت بێ با بێدەنگ بێ ئەگە پشتیوانیشت نەبێت بەڵام بە دیارکە لە ریفراندۆمەکەی ئێمە ئەو وڵاتانە نەکرد پشتیوانیمان ناکەن بەڵکو هەندێکیان زۆربەی زۆریشان دژمان جوولانەوە کەواتە لە پێشتر چکراوە لە ڕووی دیبلۆماسی ئەمە کەواتە لە پێشتر هیچ نەکراوە بۆ هیچ نەکراوە من با پێت بدەم لەبەر ئەوەی حکمی کوردستان لە ساڵانی دوای ڕاپەڕینەوە کە ئێمە ڕاپەڕینمان کرد کە خۆم یەک لە بەشداربووانی ڕاپەڕین بووم لە دوای ساڵی 1991ەوە تاکو ئێستا کوردستان یعنی بەڕاستی نە دێموکراتیەتی دیوە و نە عەدالەتی دیوە و نە سەروەری یاسای دیوە ئەمانەی نەدیوە ئەم یعنی بنەمانەی یاخود ئەم پرانسیپانەی کە میلەت پێویستی پێ کە خەڵک پێویستی هەیە نەیدیوە لەبەر ئەوەی گەر بێت و سیر بکەین دەبینیم پارتی یەکێتی وەک دوو حیزب هەر یەکە بۆ خۆیان کاریان کردووە پارتی هەر لە سەرتاوە لەسەر ئێران حساب کراوە و خۆشمان دیمان و یەکێتیش عفوان یەکێتی لە سەرتاوە لەگەر ئێران حساب کراوە و پارتیش جاری یەکەم لەسەر عێراق ڕژێمی سەدام حساب کرا لەبەر ئەوەی وەک لە سیڤێکی ئاب بەدیار کەوت وارەوە یەکێتیش لە هێنانی سوپای پازاران بۆ سەرخاشی عێراق ئەویش دیسانەکە بەدیار کەوت کە دەستی لەگە ئێراندا هەیە دواتر پارتی دەستی لەگەر تورکیا تێکراو کرد دیسانەکە دەی باش ئەگەر بۆ پاراستنی بی ئەو کیانەبی خراپی لە چیدایە نەخێر ئەمە بۆ پاراستنیە لەبەر ئەوەی کە محەممەد لەسەرت من ئێمە حەزەکەین یانی شتەکان بە تەواوەتی ڕوون بکەینەوە هیچ لایەنێک لەو لایەنە ئێمە وەکو کورد کێساکە وەکو کرد هەندێک جار ئەبێ وەکو کورد قسە بکەین هەندێک جار ئەبێ وەکو شتێشتر قسە بکەین ئێمە ئەم پرسیاری بەڕێزت من ئەبێ وەکو کورد وەڵام بدەمەوە هەرچی عەرەبە هەرچی تورکە هەرچی فارسە بەڕاستی ئەوە نانەوێ خاکی ئێمە بپارێزن هەموو خەڵکی کوردستان دەڵێ ئەگەر برێت کەرکوو کوردستانی بۆ نمونە هەرچی عەرەبە لە عێراق هەرچی عەرەبە لە ناو نیشتیمانی عەرەبی هەمووی ئەڵێ کەرکوو عەرەبستانە عێراقیە و کوردستانی ئەم حەقیقەتێکم ناشاردێتەوە زابێ بۆمەوە سەر یعنی کاکلەی بابەتەکە ئەوە بوو کە پەیوەندیەکانی و دیبلۆماسیەتەکانی مە حیزبی بوو من ئێستا بە باڵگە بۆت دەرێن بەڵێ کە پارتی دەچوو بۆ تورکیای بە ناوی حکومەتی هەرێمی کوردستانەوە دەچوو بەڵام بەداخەوە کە بە ناوی حکومەت دەچوو بۆ خۆی کاری دەکرد باشترین نمونە ئەوەیە ئەگەر تۆ لەم ڕۆژانە گوێت لێ بوو پێشترش بە تایبەتی لەم ڕۆژانە لێدوانەکانی هەندێک لە پرسانی تورکیا وەک سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و وەزیری دەرەوە ئێستا کە خەریکن بڵێن وتویانە کە یەکێتی و گۆڕان تیرۆرسن لەبەر ئەوەی یارمەتی پکە دەدەن من بە هەموو خەڵکی کوردستان دەرێم بە تایبەتی بە پارتی دموکراتی کوردستان و بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوان وا دەزانن ئەو دیبلۆماسیەتی حکومەتی هەرێمی کوردستانە من ئەڵێم نەخێر ئێوە دیبلۆماسیەتەکە هەر یەکە بۆ خۆتان کارتان پێ کردووە لە دەرەوەی کوردستاندا و لە ناوەی کوردستاندا چونکە ناکرێ یەکێتی لەگەر پارتی بەشدار بێت لە حکومەتە تورکیا ئەردوغان بێ یعنی یەکێتی تاوان بکە بە تیرۆرس کەچی نیوەی حکومەتی هەرێمی کوردستان هەموو یەکێتین باشە چۆن ئەبێ ئەمە کام عەقڵ کام لۆژی کام منطق ئەمە هەڵەگرێتن لە کاتێکە بۆچی فڕۆکەخانەی هەولێر دەکرێتەوە فڕۆکەخانەی سلەیمانی ناکرێتەوە بۆ ئەوەش بابەتێکی تری فەشەری دیبلۆماسیەتی کوردە
ئەمە بەڵێ لە سەرەتا دیسان دەگەڕێتەوە بۆ سەرنەکەوتنی دیبلۆماسیەتی کورد لەبەر ئەوەی ئەگەجاری یەکەم ئەوان بچوو بووینە لەگەر تورکیا وەکو حکومەتی هەرێم نەک وەک پارتی نەک وەک یەکێتی لە تاران قسەیان بکردبایێ بەڵکو خەڵکێک فلان و فلان و فلان ئەوانەی لە دیبلۆماسیەت دەزانین ئێمە لە کوردستاندا جگە لە حیزبەکان خەڵکی زۆر بەتوانا و زیرەکمان هەیە لە کولێژەکان بە تایبەتی ئەوانە لە یاسا و هەروەها ینی پسپۆری خۆیتیان ینی دەیانتوانی ئەوان مەسەلەن پشت بەوان ببەسن بیان نێرن چونکە پیاوی دیبلۆماسی مەرز نییە یعنی یەکێکی سیاسی بێ مەرز نییە لەبەرەوە پیاوی دیبلۆماسی بەڕاستی پێت بڵێم ئەبێ پیاوی دیبلۆماسی بەواتای کەلیمە دیبلۆماسی بێتن باش ماوەس سەلیم ئەی ئەگەر دیبلۆماسیەتی حکومداری کورد بەهێز نەبوو بێ ئێمە ئێستا لە هەولێری پایتەخت زۆربەی وڵاتان قسوخانەیان کردوەوە گەربەر لە ڕیفراندۆم سەیر بکەین ڕەنگە لە سعاتی دوو سەرۆک وەزیرانی وڵاتی بەهێزیش کە هاوپەیمانی ناتۆ بوون لە هەرێمی کوردستاندا دەبەزین و دواتر بە دانوستان لەگەڵ بەغدا لە پێکەنانی حکوومەت ئەیگە دیبلۆماسیەتی کورد بەهێز نەبوو ئەمانە چیە کە بۆ نمونە ئەمریکا گەورەترین قۆنسوڵخانەی لە هەرێمی کوردستان لە هەولێر دەکاتەوە کە لە هەموو جیهان قۆنسوڵخانەی وان نییە ئەوانە کاتون لە ئەنجامی دیبلۆماسیەتی ئەو لایەنانە نهاتوون من پێم وایە بخۆی پێگە سیاسیەکەی هەرێم هەرماوە بەنسبەت عێراق بەنسبەت تورکیا ئێران پێگە سیاسیەکەی هەرێم چکە وەزعی عێراق تا ئێستا تا ئەو سەعاتش هەر لە قەیراندا مەسەلەی ئەمنی و نائەمنی و ئەوانی هەموو تایە و ئێرش بە حکمی ئەوی لە نەوتویەکەوە ئێرە پارێزرا بوو هاوپەیمانان پاراستویانە لە ئەرز و لە ئاسمان لە هەموو لەشکرێک پاراستویانە بەڵام کە کاتێک ئەو لایەنانە لەشکریان هێناوە ئەمان دەنجیان نەکردو ئەگەنە ئێرە پارێزرا بوو ینی لە هەمووی ئەمە پێگە سیاسیەکەی تەسیراتی پێگە سیاسیەکەی مەسەلێ دەسەڵاتی هەرێمی کوردستان وەک مامۆستا باسی کرد ینی مشکلەکە لەوەدا ئێستا ئەگەر دیبلۆماسکاری باششت هەبێ توانایی باشی مرۆییشت هەیەوەکە هەتا بەڵام چۆن ئیش بکەوە بێ لەسەر چ ئەساسێک ئیش بکە ینی چکە ئێمە بخۆمان ئێستا خەلەلی زۆرمان هەیە لە هەرێمە ینی هەرێم تا ئێستا ینی ئەم خەڵکیش گرفتاریەوە لایەنەکانیش گرفتاریەوە لایەنێکی دامەزراوەی حکوومەت نییە بەڵام حکوومەتی خەڵکە ناوی لێبنی حکوومەتی خەڵک و خەڵکیش ئیسراحەتی لەبەر بکە بەلایەنەکانیشەوە بڵێن ئێمە خاوەن حکوومەتێکین خاوەن پێگەیەکین ئەوە سەرافەتی هەمووی دەکا دابینی موچەی دەکا خزمەت گوزاری بۆ دەکا تەوزیعاتی هەموو ئەو پێداویستیانی کە لە هەموو شارەکان هەیە بەڵام ڕەنگە زۆر جار قسەی بەرپرسان بە تایبەتی ئەوی لە دەسەڵاتن ئەوە بێ کە ئەوان هەڵبژێردراوی خەڵکن ئەخنا هەڵبژێردراوەکە خەڵکیش دەنجی داوە هەڵبژاردنیش کراوە بەڵام بەو شێوەیە کراوە کەوان ویستویانە و بەو شێوەش حکوومەتیان دامەسراندوە باشە ئێمە ئێستا بۆ نمونە ئەگەر ئەوکو مامۆستا باسی کرد تورکیا لایەنێکی ڕئیسی هەرێمەکەەوە تیرۆریزمێ و داڵدەی ئەوە دەدا بە فیعلیش وایە نیشتی لێ ئەو منتیقەیە بەڵام ئەوە دەبێت حکوومەت بەرپرسیار بێ نابێ یەکێتی بەرپرسیار بێ نەبێ پارتی حیزب بەرپرسیار بێ بەڵام ئێمە دەبینین هەر لە سەیتەرەکانە تا ئێستا خۆیتی شەڕی ناوخۆ ڕاوەستاوە بەڵام سەیتەرەکان هەر مەوجودن ئەو لایەکێتی نیشتیمانی کوردستان ئەم لەش پارتی دیموکراتی کوردستان سەیتەرەکان ڕنگدانەوەی حیزبن نای ڕنگدانەوەی حکوومەتن بخۆی گەر ڕنگدانەوەی حکوومەت بێ ئەم تجاوزاتانە ناکرێت لە سەیتەر حکوومەت لە هەموو شوێنەکە حکوومەت صاحبی ئەم خەڵکەیە و صاحبی ئەو قوارە سیاسیە و دیبلۆماسیەتیش لەسەر ئەساسی ئەوە دەکرێت بەڵام ئێستا ئێمە بخۆمان دەبینین وەفد کە دێتە لای پارتی دیموکراتی کوردستان لەو لەژێتە لای یەکێتی نیشتیمانی کوردستان یا ئەمجا لە خیتابمان لەگە بەغدا دوو خیتابە لەگە تورکیا دوو خیتابە لەگەڵ ئێران دوو خیتابە لە ناوخۆ دوو خیتابە یەکێتی بەراعەتی لە زۆر شت کردو کاکەوەڵاوە بەدەست دێمەنەوە حکوومەت هەیە و پارتی هەیە و پارتی ئیدارێ ڕێی ئێمە وانە لە مەسەلەی ڕیفراندۆم وابوو لە مەسەلەی ڕێگرتن لە پەرلەمان وابوو لە مەسەلەی داخستنی پەرلەمان وابوو یعنی ڕێی یەکێتی نیشتیمانی وابوو بەڵام حکوومەت نەدەبووە ڕێبەوە بدا ئەگەر حیزبێکە بۆ نمونە ئەم قەزیە مەسی پارتی دیموکراتی کوردستان دەکە حکوومەت ڕێبجیری کەواتە ئەو کاتە دێ سەر خاڵی یەکەمی سەرەتایی کەمە ئیدارەی حیزبەوە حیزب بەڕێوەی دەبە بۆیە دیبلۆماتیەکەش هەر لەگەڵ ئەم حیزبە دەکرێت ئەم حیزبە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر دەتوانێت لەگەڵ ئێرانە مەدار بکە پارتی دیموکراتی لەگەڵ تورکیا بخۆن ئەو پرسیارم ئەگەر بۆ مەسەلەی کووردا خراپی لە چیدا کە لایەنێک بتوانێت لە پێناو بەرژەوەندی ئەوەیە کە لە پێناو بەرژەوەندی گشتی بکاناتەوە مشکلەکەمان لەوەی ئێمە قسە لەسەر دیبلۆماسیەتی کورد کە بەناوی کوردەوە دەبێت کیانێک کە بێ حکوومەتێک بێ دیبلۆماسیەتی بە قووەت بێ و ئیدارەی ئەم وڵاتە و ئەم هەرێمە بدا ئیدارەکەی بە ئەو بەرپرس بێ لە هەموو نەهامەتیەکان بەرپرس بێ و لە هەموو خزمەتگوزاری خۆشگوزارانیەکانش بۆ خەڵک بەرپرس بێ کە نییە وە نییە ئێمە مشکلەمان لەوەیە کە تو باسی دیبلۆماسیەت دەکەی ئەو کاتە خیتابی
ئەم هەرێمی کوردستانە لە سەروی حکوومەتی عێراقشەوە لەگەڵ وڵاتانە کردووی و ئەوان هاتوونەوە یعنی بەرهەمەکانی چێ بووە بەرهەمەکانی چۆتە کوێ و کورد گەیوەتە کوێ لەم قەزیە بۆیە ئێمە ینی ئێستاگەر دەڵێ عێراق دیبلۆماسیەتی بەخۆت کاکە ئێران ئەوە زیرانمانە لەگەڵ وڵاتانی پێنجکۆیەکە 10 ساڵ گفتوگۆیان کرد کەواتە ئەو دیبلۆماتکاری بە قووەتیان هەیە توانێنەوە ئیدامە بەو گفتوگۆیە بدەن ئێستا ئەمریکایان دەرکردە خارجی قەوسەکە لەگەڵ وڵاتانی کە هەرمانەوە ینی کەواتە ئەمە وڵاتێکە چوارچێوەیە چێ و گفتوگۆ لەگەڵان تورکیا تەماشایکە شەڕی لەگەڵ سووریا لەگەڵ عێراقا لەگەڵ پەکەکەیە و لە ناو خۆیە هەموو ئەو کێشانەی چارەسەر کردو و عیلاقەشی لەگە هەموو وڵاتان بەباشی دەڕوا کەواتە ئەم حیزبە بێ ئەگەر ناویشی حیزب بنێ ئیداری وڵاتێکی داوە توانیوتی هەنگاوی باش بنێ باسی ئەو قونسڵخانانە بکرد بۆ نمونە کە هەفتەی ڕابردوو گەورەترین قونسڵخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە هەولێر دەکرێتەوە ئەو دیبلۆماسیەتی بەقووە یان دیوی دیکەی لێ دەخوێنرێتەوە مەسەلەی گەورەترین قونسولیەکە لە هەرێم دەیکاتەوە عەردەکەی بەلاش ئەمریکا لێرە داوەتیانێ لە ڕیزی ئەو بەرپرسانە کردو ئەوانش هەر لە دوو هەندی قونسولیەکە عەردیان داگیر کردو عەرد لێرە بەلا ئەگەر هەر وڵاتیشکە بووە دەبوو عەردەکە بکڕێ پارە بدا بەقەدەر دوو ئەوەندەی کە لێرە شەیە پارەکە بدا و پارەکە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەو کاتەژووی حسابی ئەوی دەکرد کە ئەم حەزمە ئەو گەورەیە نەکات باشە لەوەی سیاسی و کاریگەری دەستەکیانەکە ئەگەر بەقەدەر شاری هەولێر بێ قونسولیەکەی لای ئەمریکا هەر قونسولە قونسول ئیشی چییە ئیداری چ دەکا و ئیداری لەگەڵ ئێرە پەیوەندی چۆنە بێ و چ خزمەتێک بێرە و بە ئەمریکا دەکات لەوە زیاتر نییە لەبەرەوە نێگەر حەزمەکەی گەورە بێ معنای ئیشی زۆر گەورە دەکا معنای گرنگی زۆر بێرە داوانیە تەسەوریش کە ئەگەر بەیانی دوو بەیانی سیاسەتی وا بخوازێ بە هەیکەلی بەجێی دێنێ تەواوی دەکا و کەسی لێدانانێ کێشەی ئەو وڵاتانە لەسەرەوە نییە قونسولی گەورەی هەیە لەوێ بچێ یان عیلاقەی ئەگەر قونسولی گەورە بێ یان عیلاقەی گەورەی هێوانیەوە لە وڵاتێن وایە عیلاقەشی باشە قونسولیشی لێ نییە قونسولی لێ دەکات کەواتە یەک ئۆفیس بێ یان قونسولی گەورە مەسەلەی ئێستا مەسەلەیەکی یاسایی کە لەسەر هاوپەیمانان و بە قیادەی ئەمریکا لەسەر هەرێمی کوردستان تا ئێستاش کە خۆی بە خاوەنی دەزانێت بۆی بیپارێزێ زیاتر بیپارێزێ ئەمە ئەرچێکە ئێستا لەسەر شانیوانە چکۆ دوانزان وەزعی هەرێمی کوردستان چۆنە و لە شەڕی داعشا چ هاوکاریەکیان کرد و هەموو ئەو وڵاتانش کە هاوکاری ئێریان کرد لەو ڕوانکەیەوە بوو ئەوگەر قونسولیشی نەبووە ئێستا قونسولیان بکرێ ئەوانەی هەر کردووە بەڵام ئێمە نەمانتوانێت ئیستیسماری هەموو ئەو عیلاقانەی کە هاوپەیمانان لەگەڵ ئێمەیان کردو ئەمریکا لەگەڵ ئێمە ئیستیسماری کەین بۆ نمونە زۆر زار نسیحەتی زۆر گەورەشیان کردین لە مەسەلەی ڕێفراندۆم لە مەسەلەی پێکەنانی حکومەت لە مەسەلەی لەگەڵ عێراقا هەموو ئەوانە کۆمەڵ ئیتیفاقی شەیە بەڵام ئێمە تا ئێستا ئەو ئیتیفاقانش لەگەڵای خەڵک باز ناکرێ بڵێن کاکە ئێمە بۆ ئاڕاستەی هەنگاو دەنین و واشی دەزانن ئەگەر ئێستا ئەو هەفتەیە کە باسی کردنەوەی ئەو قونسولیە دەکرێت وای لای خەڵک پیشانە دەکەواتە حەزمی ئەمریکا لێرە زۆر گرنگی بۆ داوە کە عەردی هەرێمی هەمووی دابەش کردووە و دەیکاتە قونسولیە کەواتە ئێرە زۆر مهم و ئەمنیەتی دەپارێزێ کاکە ئەو پەیوەندی بەویەوە نییە ئێستا ئێمە بەپێی یاسا و دەستوری لەگەڵ عێراق دەبێت عیلاقەمان بە قووەت بێ ئەو کاتە لەگەڵ هەموو وڵاتان بە قووەت دەبێت باشە دەگەڕێمەوە کاک دکتۆر وەک مامۆستا باسی کرد دوو وەفدی پەیوەندی لەگەڵ دوو وڵاتی لەسەر ئەساسی حیزبی یان زۆر زار وەفدەکان کە دەنێدرێن بۆ شوێنان بنمونە پێکەینانی حکوومەتی ئێستا وەفدی پارتی بەتەنها دەچی وەفدی یەکێتی بەتەنها دەچی لایانی دیکە بەتەنها دەچی و پێشووتریش بۆ نمونە زۆر بەڕێز نەوشیرا مستەفا باسی لەوە کرد کە زۆر جار وەفدەکان کەسەکان دەگۆڕدرا بەوەی کە ئیمتیازێک بێ یان سەفەرێک بێ بۆ ئەو کەسە بیکە کەواتە پەنمان لە مێژوش وەرنەگرت ئێستاش هەمان هەڵە دووبارە دەکەینەوە لە ڕی دیبلۆماسیەت کاریگەری گۆڕانی وەفدەکان و وەفدێک لەسەر ئەساسی حکومی نەبێ چ کاریگەریەکی لاوازی لەبێ لەسەر بەدەستێنانی ماف و ئەو مافەی کە بۆ نمونە لە ناوەند هەیە بەڕاستی پێشەوەی وەڵامی ئەم پرسیارە دەمەوە حەز دەکەم یعنی خەڵکی کوردستان میلەتەکەم تێبگەێنم لەبەرەوەی خۆم بە خەمخۆری ئەو میلەتە دەزانم دەربارەی ئەمریکا ئەوەی ئەمڕۆ کوردستان دەپارێزێ بە هەموو خەڵکی کوردستان بزانێ باش بزانێ ئەوە هێزی کوردستان نییە ئەوە پێویستی هەندێک وڵاتانە لەبەر ئەوەی ئێمە دیمان خۆمان تاقی کردەوە لە 16 ئۆکتۆبەر کە ئەو کاتی بەڕاستی ئێمە نەمانتوانی کەرکووک بپارێزین ئەمە ڕاستیەکە ئێمە یعنی ئەبێ ئەمە یعنی بزانین نابی ئێمە ئەبێ لە قواری خۆمان دەربستین بەڵێ ئێمە کورد ئازایە پێشمەرگە ئازایە بەڵام خەڵکی تر لە ئێمە چەکی زیاترە و چەکی بەهێزترە و ژمارەی زیاترە ئەمە ڕاستیەکە دووەمیان مەسئلەی کردنەوەی ئەم
کۆنسڵخانە بەم یعنی قوارەیە بەڕاستی ئەمە وەکو کاکە سەلیم گوتی ئەمە دڵخۆشکەر نییە ئەمریکا کۆنسڵخانە باڵەخانەش بە بەدی دێرێت دومین ئەمریکا پێویستی بە کۆنسڵخانە نیە ئەمریکا تەنها بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی و ئەمە پێویستی بە مۆبایلێکی یەک وەرەقەیە پێویستی بە هیچی تر نییە لەبەر ئەوەی لە هەر شوێنێ بۆ هەر کەسێ تەلەفۆن بکە بەس ئەگەر پێی برێنەوە وەکو دیمان لە مەسلەی ڕیفراندۆ و مەسلەی سەدام حوسێن کەوەچیان بەسەر هات هەمان شێوەیە بەنسبەت ئەمریکای بە تایبەتی ئەوانەی کە بەرامبەر ئەمریکای لاوازن جا ئەمە با میلەتەکەی من با شارەزا بێتن با ئێمە خۆمان یەک بگرین لە ناو یەکتر یەکگرتنی ئێمە باشتر لە مشتێکە چەندی ئێمە یەک بگرین ئەو کاتی ئەمریکا و هەموو وڵاتان زیاتر ڕێزمان لێ دەگرن دێمەوە سەر بە وەڵامی پرسیارەکەی بەڕێزە بەڵێ ئێمە لە ساڵی 2003 بەردەوام ڕادەکەین بۆ بەغدا بەڵام تاکو ئێستا ڕاکردنمان کوردانە نەبووە نیشتیمانیانە نەبووە نەتەوەیانە نەبووە حکومیانە نەبووە بەڵکو ڕاکردنەکەمان هەمووی حزبیانە بووە کەسانە بووە ئەمەی بنێرە ئەوەی منێرە وەکو بەڕێزت وتت با ئەمجارێ ئەوە بچێ لە شاشەکان بە دیار بکەوێتن ئەمە ئیمتیازات وەرگێ ئەمە حقیقەتێکە دواتر هەمووشت بۆ دەسەڵمێنم کەوا چۆن پارتی و یەکێتی بە دوای ئیمتیازاتدا دەگەڕێن یعنی بە باڵگە بۆ دەسەڵمێنم بۆ هەموو خەڵکی کوردستان نەک برێن هەر قسەی ئەمە میدیای و دەکرێتەوە بەڕاستی ئەم وەفدەی ئەم جارش کە بەم شێوەیە من دەیبینم من حەز ناکەم بەم شێوەیە بێ وەفدەکەی کوردستان ئەگە هەرچەندە پارتی و یەکێتی بە سەختەکاریەکی زۆرەوە کورسیان بەدەست هێناوە دووبارەی دەکەمەوە وە سێبارە و چەند بارەشی دەکەمەوە لە ڕێگای ئەوەی کە جێبەجێکردنی فەرمانەکانی خەڵکێکی بابرێن نایاری کورد ئەوان ئاگریان لە ماڵی خۆیان و ماڵی کورد بەردا کە بووە هۆی ئەوەی کە ئێستاکە دەیبینین لەسەر ئەم سەختەکاریە ناوماڵی کورد هەرچەندی دەکەین بە هیچ شێوەیەکی بۆمان یەک ناگرێتەوە لە حیم نابێتن ئەمانیش یعنی هۆکاری پێتان وایە دەبێت چۆمی بۆ نمونە ئێستا لە پێکەینانی حکوومەتی داهاتوی عێراق شێوازی دیبلۆماسیەتی کورد چۆن بێ بۆ ئەوەی بە هەمان هەڵەی دوای 2023 لە پێکەینانی حکوومەتەکانەوە بەردەوام نەبێ هەرچەندە هەندێک جار حکوومەت لاولێر پێکاتە حکوومەتی عێراقی دواتر بە کێشەی کەسی و شخصی حکوومەتەکە هەڵوەشاتەوە و کەسەکان گۆڕدراون جوانە خۆی لێرەدا کاکە محەممەد با جاریشتر بینەوە ئەمەی کە ئێستا کە دەور دەبێنە هەموو دەوری حیزبەکانە بۆی ئێمەش هەر کاتێک کە حیزبەکان ئەم حیزبانەش لە زۆر ینی جارە لە زۆر کاتە ئەم حیزبانە فەرمانەکانیان خۆیان لە دەست خۆیان نییە چونیان بۆ بەغا بە ئەمری لایەنێکە و هاتنەوەشیان بە ئەمری لایەنێکی تکێ لە ڕاستیدا من وای دەبینم بۆ نمونەیەکێتی کە دەچێت بۆ بەغا لەژێر کاریگەری ئێرانە و هەروەها پارتی کە دەجێتن بەبێ پرسی تورکیا ناتوانێت بچێت لەگەر بەغدا حکومەت پێک بێنێ دەبێت پرس بە تورکیا بکە هەر کاتێک تورکیا ناڕازی بوو تورکیا لەگەڵ حکوومەتی عێراق پەیوەندی ناخۆش بوو ئیعازیدا پارتی لە حکوومەتەکەی ساحب دەکاتەوە یا بێ ساحب کاتەوە ئەو کاتی علاقە لەگەر تورکیا ببرێتن ئەمە حقیقەتێکە وایان لێ کردووە بۆیە باشترین شت ئەوەیە ئێمە وەکو حزب نەچین بۆ بەغدا بەڵکو ئێمە وەکو حکوومەت بچین ئێمە خەڵکی زیرەکمان حکوومەتیش بوو حکوومەت لە دەست پارتی و یەکێتی بۆ نمونە لە ئێستادا نە ئەو کاتی من کە قەزم حکوومەتە یعنی کە لە ناو حکوومەتە ئەبێ بۆ نمونە کۆمەڵ لە ناو حکوومەت بووە لەو کابینەی پێشتر یەکگرتو لە ناو حکوومەت بووە گۆڕان لە ناو حکوومەت بووە ئێمە ئەمە شتێک بوو کە لە نێوانمان ڕوویدا بە هۆکاری ئەوەی کە هەڵەی تەبان دەسەڵاتی پارتی و یەکێتیش یعنی بێبەری نییە لەوەی کە کرا بە گۆڕان بە حقیقەت پێدەڵێم جارێکی تر ئێمە لەبەر بەرژەوەندی کورد ئەو کەسانێک کە دەچن یعنی لە هەموو لایەنەکان بێ بۆ ئەوەی ئەگەر خراپ بێ بۆ هەموو لایەنەکان خراپ بێ ئەگەر باشش بێ بۆ هەموو لایەنەکان باش بێ باش دواتر دەگەڕێمە وڵات باسی شێوازی چارەسەر دەکەین لە ئێستا دەماوە سەلیم ڕۆڵی دامەزراوەی شەرعی بەرزترین دامەزراوەی شەرعی کە پارلەمانی کوردستانە هەرچەند کە تێبینی زۆری لەسرە لە مەواقیفە جیازیەکاندا بۆ نمونە بە ئیعاز کۆبوونەوە کراوە هەر کاتێک ویستراوە پەرلەمان داخراوە بەڵام لە ئێستادا و لە پێشوشدا ڕۆڵی پەرلەمان دەبێت چۆن بێ لە شێوازی دیبلۆماسیەت بە تایبەت ئێستا کە لە بەردەم ئاستەنجێچین و نێوخۆی ماڵی کورد بە شێوازێکە کە ناتوانندرێت لە نێو خۆش کۆ بکرێتەوە چ زای ئەوەی وەفت پێک بێنرێ بۆ دانوستان لەگەڵدارەوە خۆ دەبووە ئەو مارەسەی لە ڕابردوو ئێمە و پەرلەمانەمان هەبوو حکوومەتەگەر بەو شێوەیە هەبوایە ژێر چاودێری پەرلەمان بووە و پەرلەمان بەرزترین دەسەڵات بووە وەکو باسی دەکەن دەبووە ئەو ڕۆڵی ببینیایە بەڵام هیچ کاتێک پارتی وێچەتی نەیانویستو ئەو بکەن و پرسیان بە پەرلەمان نەکردووە و پەرلەمانش ئەو دەسەڵاتەی نییە نە لە ڕابردوو هەی بووە وەنە لە ئێستا شەیتی چکە کاتێک دەبێت بەرچاوی هەموو خەڵکەوە هەرێمی کوردستانەوە پەرلەمان توانی وەزیرێک بانکا و لێپرسینەوەی لێگەڵ بکە
و بەپێی ئەو لێپرسینەوەی کە دەردەچێ یان دەریکە یان دەستخۆشی لێ بکە ئەو کاتە دەڵێت پەرلەمان باڕادەست لە خولی ئەمجارە هەر ناویان نابێ بانک کرێ دەبێ ئیستیزافە بکرێ ینی تو تەمەشا ئەم مستەلەحاتەکە میوانداری بکرێ ینی زۆر ڕێزی لێ بژیرێ لە وەزیرێکە و بە درێژایی هەموو خولەکانی پەرلەمانیش نەیتوانیوە یەک مدیر عام لە جێی خۆی بگۆڕێ محاسبەی بکە بە دوواداچوونی بۆ بکە بۆیە تا ئێستاش هەموو ئەوانەی کە سەرۆت و سامانی ئەم هەرێمە بەهەدەر دەبن زۆر سەربەرزانن لە هەرێمی کوردستان دەسوڕێنەوە و بێ ئەوەی کەسیش محاسبەیان بکە بۆیە من پێم وایە پەرلەمان بەو شێوەیە نەبێیان لە هەڵبژارنی ئەمجارش بەڕاستی ئەگەر هەموو لایەنەکان لەسەرەوە متتەفیقن وەکو جاران بێر نەبێ باشترە و ناوی لێنەنی ئەگەر پەرلەمانیش بڕیارە پەرلەمان بێ و ناوی پەرلەمانی لەسەر بێ بەڕاستی دەبێ خاوەندە سەڵات بێت کەواتە دەبێت چاوەڕێی چی بکەین کە پەرلەمانێک بەو شێوازە بێت لەگەڵ ڕێز بۆ ینی بەرزترین دامەزراوەی شەرعی ئەی چۆن دەتوانێت وا بکە کە هەموو لایەنەکان کۆبگن لەسەر بۆ نمونە کە پێشووتریش ئەو لایەنەی کە پێیان دەگوترا ئۆپۆزیسیۆن یەکێک لە داواکاریەکان ئەوە بوو کە وەفدێک یا لە ژێرناوێک پێک بێنرێت هەموو کات ئەو وەفدە سەلاحیەتی ئەوەی هەبێت کە بچێ بۆ شوێنان و دانوستان بکە ئەمە یەکێکە لە ئیشەکانی ئەوەی کتور لە ناوخۆی نتوانی بیکەی لە دەرەوە چۆن دەتوانی بکەیت چۆن دەتوان ڕێ لە وەفدێک بگری یان چۆن دەتوانی وەفدێک تەشکیل بکەی ئەو وەفدێک کە حکومەت تەشکیلی دەکات لە ژێر چاودێری پەرلەمان دەبێت پەرلەمان ڕێ بدە ئێمە عیلاقەمان لەگەڵ ئێران دەکەینەوە عیلاقەش بەو شێوەیە ڕسم دەکرێت ئەو کاتە حکومەت پێی هەڵدەستێت لەگە تورکیا بە هەمان شێوە هەموو ئەوانش واری دەکەوت دەبێت عیلاقەت لەگەڵ ئێران هەبێ لەگە تورکیا بێ ئێمە دراوسەیەکین لەگەڵ عێراق هەبێ وە گفتوگۆ لەگەڵ عێراق ناوڵە لە ماوەی 2023 تا ئێستا بە یەکێتی و پاری بە هەرچی وەفدیان کە ناردویان و حکومەتیان تەشکیل کردووە یەک مەلەف بێنن بەدەست ئەندامانی پەرلەمانەوە بێ و بەدەست وەفدی کوردیەوە بێ و مەلەفێک بێ بڵێن ئێمە تا ئێستا ئەم دارەمان لەسەر بەردەداناوە دوای ئێمەش ئەوە تەسلیمی فرانکەسی دێت دەی باشە ڕێککەوتنەکان چۆن کراوە ڕێککەوتنەکان چەندی لە بەرژەوەندی یەکێتی بۆ چەندشی لە بەرژەوەندی پۆستەکانەوە دیار بووە بە پێی ئیسەخاکە سەرۆکی کۆمارەوە تو بۆ یەکێتی و سێ وەزیر چوار وەزیرش بۆ پارتی و ئەوە دابەشیان کرد دوای ئەوە ئەمجا تەقە کەوتۆتە نێوانیان و تێک ناتن و ئەو چەندی برد و ئەوی ئەوەندەی بردووای لاتوە ئەمجا حکوومەتی عێراقش بەم دوای کەوتۆتە سەر پێی حەقەتەن ئەوان ڕۆلی باشیان بینیەوە توانیوانە وەزیر لابن توانیوە جێگری وەزیر لابن توانیوانە وەزیر بانکن سەرۆکی حکوومەت بانکن یعنی ئەمانەیان کردووە ئەمەش دەسەڵاتی پەرلەمانە کە تو دەڵی پەرلەمان نە پەرلەمان لە هەموو شتێک گچکەتر لێ وێنا بکرێ نتوانێت وەڵا مدیر نەحەیەک بانکە خایم قامێک بانکە ئەرە کاکە نەوت بۆ گران بوو ئەرە وەزیری داخلی فرانشت بۆ کرا ئەرە بۆ بەنزیمی گرانە ئەرە بۆ ئەوە نایە کاکە بۆ ئەمساڵ پەرلەمان نەیتوانی بڵێ کاکە وەزارەتی کارەبا ئەتو بۆ ناتوانانی ئەمپێرێک زیادکەی ئەرە بۆ نتوانی بەرمیلێ نەوت بدەیە خەڵک ئەی ناڵێ نوێنەری خەڵکە نوێنەری خەڵک نەوتی نەبێ و کارەبای نەبێ و خزمەت گوزاری نەبێ و موچەی نەبێ ناوەڵا لە هەموو سەرۆکی پەرلەمان و لە هەموو پەرلەمان لەگەڵ ڕێزم زۆرم بۆیان با بڵێن داهاتی ئەم حکوومەتە ئێستا ئەوەندەیە و سەرفیاتی ئەوەندەیە با بزانم دەزانن ئەمجا لەگەڵ عێراق ئێمە گەیوەتینە شوێ ئەمانە پەرلەمان ڕسمیەکە چکۆ پەرلەمان نوێنەری خەڵکە ئێمە گرفتمان لەوەیە کە دامەزراوەکانی ئێمە وەکوبلی شکلیە شێوەیەکی لەبەردەستی حیزب چۆنی بێ وای کردووە بەو شێوازێ گەورەترین کارەسات کە تووشی هەرێم بووە شەلەکان لێەوەیە مادام ڕسمەکە بەو شێوازەیە کە ڕسم بۆ هەموو شتێک دانراوە و هەموو شتێک کراوەتە وەکو ڕۆبۆتی لێ هاتووە لە ئێستادا دەبێ ینی ڕێگا چارەسەر چۆن بێ بە چ شێوازێک مامەڵە بکەین ئایا ئێمە لە کەسی زیرەک ئەوەندە ینی کەسمان نییە کە بتوانین ڕسمێک دابڕژێ لە ڕووی دیبلۆماسیەت کە کورد بەرەو پێش بچێت مامۆستا دەگەڕێمەوە وڵات بۆ نمونە ئێستا زۆربەی وڵاتانی دەرەوە بە ئەمریکا بە یەکێتی ئەوروپا نوێنەرایەتی حکوومەتی یاریمی کوردستانی لێ دەی ئەگەر ئەوە بەهێزی دیبلۆماسیەت نییە کە ئێمە نوێنەرمان لە هەموو شوێنێکەیە چییە ینی بۆ نمونە لە دوای سعودیە لە ئەمریکا زۆرترین لۆبی بەهێزترین لۆبی هەرێمی کوردستان بوو یعنی ئەوە بەهێزی دیبلۆماسیەت ناسەلمێن لێ لە ڕاستیدا بوونی ئەم سەفارەتانە یاخود عەفوەن بوونی ئەم کونسڵخانانە لە هەرێمی کوردستاندا ئەمە واتای ئەوە ناگەیەنێ کە ئەوان خەمخۆری کوردستانن بەڵکو ئەوان کە بەم کونسڵخانانە هاتوون لەگەڵ کۆمەڵێ لە بابرێن کارمەندی خۆیان ئەمانە کۆکەرەوەی زانیارین لەم ناوچەیەدا ئەوان سەیری کورد دەکەن سەیری سەرکردەکانی کورد دەکەن سەیری دەرونی کورد دەکەن سەیری ناحی کۆمەڵایەتی کورد دەکەن سەیری هەموو شتێکی کورد دەکەن ئەوان لای خۆیان پێوەریان لایە ئەگەر زانیان بە پێی پێوەرەکانیوان ئێمە میلەتێکین شایەنی ئەوەین
کە پاشی 5 ساڵی تر یا 10 ساڵی تر ئێمە ببین بە کیانێک ببین بە دەوڵەتێک بەبێ ئەوەی ئێمە بچین بانگیان بکەین ئەوان خۆیان بانگمان دەکەن ئەمە لە ڕوویەکەوە لەبەر ئەوەی ئەمریکا نایە ئاژاوە لە شوێنێک دروستکە بۆ خۆی بەڵێ ئەمریکا من تۆ بەکار دێنێ وەک ئاژاوە جێر لە بەرژەوەندی خۆی بەڵام ئاژاوە بۆ خۆی دروست ناکە بۆیە ئەم هەموو کونسڵخانانە لە هەرێمی کوردستاندا هیچ سوودێکی ئەو تۆی بۆ کورد نییە تەنها من بە بەڕێستم وت مەسئلەی ئەوەی وەکو کاکە سەلیمیش ئاماژەی پێکرد هەرێمی کوردستان پارێزراوە جارێشتریش ئەڵێم هەرێمی کوردستان بەهێزی ئێمە نەپارێزراوە لەبەر پێویستی وڵاتان پارێزراوە ئەم وڵاتانی کە لێرن پێویستیان بە ناوچەکەیە ئیتر نەکەر ئێمە لە ڕێگای ئێمەوە ئەوان کار لەسەر ئێرانەکەن لە ڕێگای ئێمەوە کار لەسەر وڵاتانی کەنداو دەکاردنە کونسڵخانەیان لەوەیە کار لەسەر تورکیا دەکەن کار لەسەر رووسیا دەکەن کار لەسەر زۆر شوێنی تر دەکەن دکتۆرجیان بوونی ئەو هەمە ناوەندە ئەکادیمیە لە هەرێمی کوردستان ئەوەندە زانکۆیە ئەوەندە کەسی ئەکادیمی و خاوەن پشپۆڕی بۆ نمونە بە تایبەت لە دیبلۆماسیەت بۆ کاریگەری نەبووە لەسەر دەسەڵاتداران ئەوەی کە بتوانین لە ڕێی ئەم دامەزراوانەوە بە لێکۆڵینەوە استراتیژی ئێمە لە ڕووی دیبلۆماسیەت دابڕژێتەوە ئەمە خۆی لە خۆیدا بۆ ئەوەی دەگەڕێتەوە خەڵکانێکان پەروەردەیان وایە کە خۆپەرست بن لە ڕاستیدا پەروەردە ڕۆڵی گرنگی هەیە ئەوزە ئەم پەروەردەیە وەک پەروەردەی ئاینی و هەروەها پەروەردەی قوتابخانە ئەگە پەروەردەی قوتابخانەش پەروەردەیەکی سەقەت بێ خەڵکی سەقەتی لێ دەرێتێ بۆمان بە دیار کەوتووە لەبەر ئەوەی ئەمانە بە هیچ شێوەیە قبول ناکەن کەس لە زیاتی وان قسەی بکەوا دەزانن ئەگەر هاتو یەکێ لە زیاتی وان قسەی کرد بەڵێ ئەو دەچێتە پێشەوە کاکە سەلیم ئاماژەیەکی جوانیدا وتی کە خەڵکێک مەسەن کە دەچێت بۆ بەغا زۆر جاران وەفدەکانیش دەگۆڕدرێن لەبەرەوە وەفدەکان چێ دەیگۆڕی هەرێکە دەیەوێت جارێشتر بچێ وەکو وتمان خۆی لە بەغدا پیشاندا و پەیوەندی پێیاکە و خەڵک بیناسێ ئیتر لحاجەتن فی نەفسی یعقوب یعنی پێویستێکە لە ناو دڵی یعقوبدایە ئەم کەسانەش وان بۆیە دەنا ئێمە لە کوردستاندا خەڵکی بەڕاستی ئەکادیمیمان لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی یاسا لە ڕووی هەموو ڕوەکانی تر حتا لە ڕووی ئابووری زۆرن ئێمە خەڵکی وامان هەیە لە کولی ئیدارە اقتصاد دەتوانێت ئابووری کوردستان بە باشترین شێوە سەرپەرش بکە هەموو خەڵکێکیش موچەی خۆی ماگانە وەربگرێ و عەدالەتێکی تیا بێ بەڵام ئەوان خۆیان نایەنەوێ ئەم زۆرە کەسانیان ناوێت ئەم زۆرە مامۆستایانەی زانکۆیان ناوێتن بەڵکو یەکێکیان دەوێ وەکو بەڕێز کاگاشتی هەورامی تەنها پێی تەوقیع بکەن ئیتر نەوتی پێ بدزن نەوتی پێ بفرۆشن هەموو شتێکی پێ بکەن ئەمە حەقیقەتێکم ناشاردێتەوە من بە دەیانجار لە کەناڵەکان تەحەدام کردووە حکومەتی هەرێم بابێتن بۆم بە دیار بێخیتن تەنها شەفافیەتی نەفت هەبێ من مامۆسایەکی زانکۆم کاتی خۆی 4 ملیۆن وەرەگرت ئەگەر ئێستاکە پاش شەفافیەتی نەفت 500,000 بەرکەوت من رازم بۆ 500,000 بەڵام بە مەرجێ حکومەتەکەم شەفاف بێ حکومەتەکەم شەفاف بێتن من بە 500ەکەی رازیم بەڵام هەتا حکومەتەکەم شەفاف نەبێ هەتا نەکرد حکومەتەکەی من هەموو حکومەتانی جیهان هەموو شوێنێک هەتا شەفافیەتی تیانە بێ ئەو کەسە ئەو کۆمپانیایە ئەو شوێنە دزە ئەمە حقیقەتێکە کەواتە دیبلۆماسیەتی سەرکەوتوش بە کەسی سەرکەوتو لە حکومداریدا دەکرێت بەڵێ دیبلۆماسیەتی سەرکەوتو بە کەسی سەرکەوت دەکرێت بەڵێ ئێمە ڕاستەکەی سعودیا یعنی لە دوای سعودیا یەکەم بەڵام ئێمە چۆن یەکەم بووین تەنها ئێمە بە ژمارە یەکەم بووین بە ژمارە یەکەم کاکە محەممەد من نەک با بڵێن بە دیبلۆماسیەت لەوێن دەری ئێمە یەکەم بووین چێ دەری ئێمە بە دیبلۆماسیەت لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئێمە دووەم بووینە نەخێر ئێمە هیچ دووەم نەبووینە ئێمە ئەسڵەن سەتەمیش نەبووینە بەڵام بە ژمارە ژمارەمان زۆر بووە لەوێن دەرێ ئەویش هەمووی بە پارە چووە پارەیەکی زۆری سەرفکرا ئەوەی من ئاگادار بووم بۆ ڕیفراندۆم پارەیەکی زۆریشاندا بە خەڵکێک بەڵام کام خەڵک ئەوانەی بێکەلکن لە ئەمریکا لە بەریتانیا لە بەلجیکا واتە ئەوانەی کەوا خانەنشین کراون کە ئەوانەی هیچ شتێکیان لەدەست نەماوە ئەمانە ئێمە نابێ بە چاوێک تەمەشا بکەین ئەمریکا یا ئەو وڵاتانە هەموو شتێکن و ئێمە هەرێکێک بە ئینگلیزی وتی گودمۆرنینگ برێن بەرێ ئەمە تەواو بە دوای کەوین نەخێوانی ئەویش بۆ لە بەرژەوەندی خۆی دەگەڕێ ئەمەش ینی مافی خۆیەتی کە لە بەرژەوەندی خۆی دەگەڕێ بەڵام ئێمە ئەبێ خۆمان زیرەک بین خۆمان خەمی ملەتەکەی خۆمان بخۆین ملەتەکەی خۆمان نەکەینە قوربانی خەڵکی بکە ئێمە ناڵی ملەتانی ترش ببن بە قوربانی ئێمە نەخێر خوێنی شەهیدانی ئێمە نەچێ بۆ گیرفانی خانەنشیەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەڵکو بگەڕێتەوە بۆ ماڵ و مناڵی شەهیدەکانمان باش
مامۆستا پرسیاری ئەوم لێ کردی کە مادام شێوازەکە بەم شێوەیە کە پەرلەمان بەو شێوازی لێ هاتووە چۆن بتوانین ینی دیبلۆماسیەت بگەڕێتەوە بۆ ئەو ناوەی کە هەیەی بە تایبەت لە هەرێمی کوردستان و بەکاربێت بۆ بەرژەوەندی گشتی و ڕسمێکی بۆ دابڕژێت کە بتوانرێ سوودی گشتی هەبێ نەک کەسی و شخصی. ئەوە لە ڕێگەی حکوومەتەوە دەکرێت مە دەبێت دامەزراوی حکوومەت پەرلەمان دادگا ئەوانە دەوری ڕۆڵی خۆیان ببینن ئەو کاتە ئەوە حکوومەت پێ هەڵدەستێ پەرلەمان پێ هەڵەستێ بەڵام ناکرێت و ئێمە هەر قسە وەکو بڵی منداوەلی دەکەین لە بینی لایەنەکان ئەو لایەن پێی وا دیبلۆماسیەتی بەقووەتە فزوولەتی هەیە بەسەر هەرێمی کوردستان ئەو توانیوتی ئەو مەکاسیوانە بەدەست بێن وەکو حیزب وەکو کەسەکانی ناو حیزب بێن خۆ کەس باسی حکوومەتی نەکردووە حکوومەت توانیوەتیەوە یان پەرلەمان توانیوەتی ئەوە بکە یان وەفدی پەرلەمانی چۆ فلانشتی کردووە ئەم دەستکەوتێ بەدەستێناوە یان بۆ نمونە پەرلەمان ڕێی لە فلانشتی حکوومەت و حیزب گرتووە کە کاکەمە غەڵەتە من نوێنێری ئێمە نوێنێری خەڵچین نابێ وا بکەن تووشە بۆ نمونە پەرلەمان نەیتوانی بڵێ دیراسەیەکی ڕیفراندۆم بکاو لە پەرلەمانەوە بڕیاری بۆ دەرچێ کەوتەمە دەرکەی لێدا خراب ئەمجا بڕیار دەرچوو دەیبێن بۆوانی یا ساخکەنەوە بێن بڕیاری بۆ دەرکەن و بڵێن کاکەوە بە سیستەمی پەرلەمانە فلتەری پەرلەمانان ڕۆیوە نابێت پەرلەمان ئەوا بێ پەرلەمان مادام ئێمە دەڵێن هەرێمێکی فیدرالیەوە پەرلەمان گەورت باراترین دەسەڵاتە ئەو کاتە ئەو ڕسمی دیبلۆماسیەتی دەکات لەگەڵ وڵاتانەوە ئامادەیە لەگەڵمان بکەوە ئێمە لەگەڵ چیا دەیکەین بەس بۆ چووی دەکەین یا لەسەر ئەساسێک دەیکەین ئێمە هەرێمی کوردستان ئێستا ئەگەر بۆ ڕینەوتی تورکیاشی ڕوتێکەی و کارەبای عێراقیش هەموو بۆبێنی هەروە ئێستاە چکۆ ئێمەسا ڕێژەی کارەبا بەرز بۆ تۆ بە سیلیا تۆ نازانی ڕێژەی پارە و نەوتمان زۆرە بە سیلیا تۆ نازانی داهاتمان زۆرە لەگەڵەوە هەموو وڵاتانە دەعمی ئێمەیان کردووە ئەی چی لێ هات بۆ کوێ ڕۆی دەی با پەرلەمان بتوانێت هی داهاتی ساڵێکی هەرێمی کوردستان لەسەر ئەم حکوومەتە حیساب بکە و محاسبەی بکە وەزیرێک بان کاکە ئاشتی هەورامی تۆ هات بە ئێمە کردی دیکوا با بانچکە محاسبەی بکەنی ئایا دەتوانێت کەس محاسبە بکە بۆ حکوومەتە ویستی کە لە ڕێگەی ئابووری سەربەخۆ بتوانێت کیانێک دابین بکە و ئەو کات دیبلۆماسیەتیش بە شێوازێکی لێ دەهات کە لە پێنا بەرژەوەندی گشتی بوو جاوە دەرچوانە بوو ئەوان بۆ بەرژەوەندی خۆیان بوو حکوومەت 90 گرام بوو 90 ڕۆی پارە ڕۆی هەرچی هات هەمووی ڕۆی ئەو شەریکاتانە دەبێت ژێر چاودێری حکوومەت و پەرلەمانە بێ پەرلەمان بتوانێت لێ پێچێتەوە کاکە ئەو شەریکاتە هات ئەمە عەقدانە چی لێ هاتەدی شیرینینە و چی لێ هاتەدی عەقدانە بۆ ئەوە کرا بۆ لە هەموو مەحاکیمەکانە ئەم شەریکانە بردیانەوە بۆ ئێمە دۆڕاندمان چی لێ هاتە و پارەیە ینی خۆ دەبێت ئێمە ئەگەر بێن ئێمە پێم وایە تا ئێستا سیستەمی حیزبی و وەڵادەستی حیزبی بەسەر ئەم هەرێمەیە زاڵە و دابەشیان کردو بەسەر دوو بەشە و دوایش دابەشیان کردو لە بینی کەسەکانە داهات و سەرۆت و سامان و داوەش لە بەغدا دەکەن کە بە شێوەی موچانەوە بداتەوە ئەوان دابەشیکەن ئەوە کۆتای ینی مەطلەبیانە لەسەر هەرێمی کوردستان و خەڵکیش ئێستا دەبێت بە حیزبەوە ئێمە تووشێم ئەو گرفتانە بووین چاودێری کۆمیسیۆن بکەین چاودێری سندوق بە سندوق بکەین و خەڵک ڕۆژێ ئەمپێر بژمێرە سەعات بژمێرەکەی ڕئیسی دێتەوە کەی کارەبا و مۆلیدە چا دەبێ ئەوە تەوانە تا قیامەتەوە چا نابێت تاوان دەسەڵات بن مۆلیدە چا نابێت بەس ئەوان لێگەڕێن بەیانی هەر بیدێ ساحب مۆلیدەکان کارەبای هەرێمی کوردستان فول دەبێت هەر بیدێ وەزیرێک بەڵام وەزیرێک بێ یەک لەوە هەرێمی کوردستان بڵێ من چاچی دەکەم بەس حیزب ڕێی لێ نەگرێ هەر وەزیرێک بێ هات پێتە سەر وەزارەتی کارەبا گوتوێتی چاچی دەکەم دوای ئاخری دەریان کرد چکۆ نابێت چاچکە دەنە هەموو وەزیرەکان بەڵێنیان داوە کە چاچی دەکەین بەڵام چۆن دەتوانیت چاچکەی کاکە چۆن کارەبای فلان دەبڕیت چۆن کارەبای فلان کەمەکەیەوە چۆن توانی فلان شەریکە کەمکەیەوە چۆن توانی فلان کۆمپانیە وایان لێ کردو ئاخری دەبێت بڵێ کاکە بەی بێ خواحافیز بە مەسانەکە بۆ ئێمە پێم وایە ئاخری ئینی ئەمە لەسەر ئەمەیە دەبێت ئەم هەرێمی کوردستانە ئێمە کۆڕی لێ نەدەین پەرلەمانێکی حەقیقیمان هەبێ لەگە حکوومەتێکی ژێر چاودێری پەرلەمان ئەو کاتە کارەکانی کەم و ئاسان دەبێت کارەبا و خزمەتگوزاری و دیبلۆماسی و ئێحتیمامی وڵاتان بێرە چا دەبێت بەڵام تا ئەوە نەکرێ نابێت تو تەمەشا هیچ بکەیت کاک دکتۆر من کاتم کەماوە دوا پرسیارم لەسەر ئەو بابەتەیە دیبلۆماسیەتی سەرکەوتو ئەگەر هەبێ ڕۆڵی چی دەبێت لە پاراستنی کیان بۆ نمونە ئەم هەرێمی کوردستانە ئەگەر هات و دیبلۆماسیەتیشی بە شێوازێک هەبێت کە سەرکەوتو بێ ڕۆڵی لە پاراستی کیانەکە چۆن دەبێت بەڵێ دیبلۆماسیەتی سەرکەوتو زۆر گرنگە لەبەرەوە دیبلۆماسیەتی سەرکەوتو ینی بەڕاستی پەیوەندیەکانت زۆر پتۆ دەکات لەگەر وڵاتاندا خوانەکە لە هەر کاتێکە تووشی هەر کارەساتێ بووی ئەم وڵاتانە ینی ئەگەر لە ڕووی سەربازیەوەش نەتوانن بێن یارمەتیت بدەن بەڵام لە ڕووی سیاسی و لە ڕوەکانی تەوە پرۆ یارمەتیت دەدەن ئێمە ینی بەڕاستی دیبلۆماسیەتمان نەبووە حتا مەسەن ئەگەر ئێمە سیرکەین کاتی خۆی کە بە چیمیا لە هەڵەبجەی درا لەبەرەوە کات ئەو کات ینی کورتە دیبلۆماسیەتی نەبوونا حەقیان ناگرن لەبەرەوە حیزب بوون بەڵام ینی
ینی هیچ وڵاتان مەسەرەن نانتوانی شتێکمان بۆ بکەن بەڵام ئێستا کە ئێمە دەتوانین وەکو کاکە سەلیم وتی لە ڕێگای پەرلەمان لە ڕێگای حکوومەتەوە بەهێزترین ئێمە دیبلۆماسیە لە کوردستانە دابمەزرێنین لەگەر ئێران لەگەر تورکیا قەیسیەکە یعنی لەگەر عراقا لەگە سعودیا لەگە هەموو وڵاتانی جیهان ئێمە ملەتێکی لاوازین تازە پێدەگەین درستی بکەین و ئەو کاتیش دەبینین ئەو وڵاتانە ئێمە دەناسن کە ئێمان ناسی ئێمە دەکەوینە ناو بەرنامەی ئەو وڵاتانە دەکەوینە پێشچاوی ئەو وڵاتانە کە کەوتینە پێشچاوی ئەو وڵاتانە واتە ئێمە لێرە شوانێکمان دەبێت لە بعد شوانێک بەدەیان شوانمان بەدایان پارێزەرمان دەبێتن ئیتر ئەگەر عێراقا ئەگە ئێرانە ئەگە تورکیا ناتوانن ئەو ستەمامان لێ بکەن وەک کە خۆیان دایانەوێ کە کاتی ڕابردوو بابرێن ڕژێمی سەدام حوسێن کەوا لە کوردی کرد. بەڵێ زۆر سوپاس بۆ هەردوو وەڕێزان مامۆستا سەلیم کۆیی بەرپرسی پەیوەندیەکان و ئەندامی سەرکردایەتی لە کۆمەڵی ئیسلامی دکتۆر سابری ئیسماعیل ئەندامی جیهاتی گشتی بزنەوەی گۆڕان و مامۆستای زانکۆ زۆر سوپاسان دەکەم کە ئەم بەرنامەیە لەگەڵمان بوون. سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.